دەوڵەتی فەڵەستین جارنامەی نیویۆرک لە نێوان ڕاستی و خەیاڵدا. بۆ کۆبوونەوەی ئەم ساڵی نەتەوە یەکگرتووەکان فەڕەنسا و سعودیا دەستپێشخەریان کرد بۆ لۆبیکردن بۆ ناساندنی فەڵەستین وەک دەوڵەت. ئەمریکا دژایەتی ئەو هەوڵە دەکات و ئیسرائیل بەکارێکی ناڕەوای دەزانێت. تەنانەت باڵیۆزی ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان کۆبوونەوەی ئەم ساڵی بە شانۆگەری وەسف کرد. لە چوارچێوەی هەوڵەکاندا بۆ لۆبیکردن بۆ فەڵەستین ڕۆژی یەکشەمە 21 ئەیلولی 2025 بۆ یەکەم جار بەریتانیا، ئوسترالیا و کەنەدا بە فەرمی فەڵەستینیان وەک دەوڵەت ناساند. بەوە ژمارەی ئەو وڵاتانەی فەڵەستینیان وەک دەوڵەت ناساندووە گەیشتە زیاتر لە 150 دەوڵەت. بەپێی ڕەشنووسی چارەسەری دوو دەوڵەتەی لەسەر خاکی بەشێکی زۆری کەناری ڕۆژئاوا کارتی غەزە و ڕۆژهەڵاتی قودس دەوڵەتی فەڵەستین لە تەنیژ ئیسرائیل دروست دەکرێت. ئەو ناوچانە لە 1967ەوە دوای شەڕی ئیسرائیل و وڵاتانی عەرەبی لەلایەن ئیسرائیلەوە داگیرکراون. لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە ئەو پلانە بە تاکە پلانی واقعی دادەنرێت بۆ چارەسەرکردنی کێشەی فەڵەستین و ئیسرائیل. سعودیا و فەڕەنسا بۆ ئەم ساڵی کۆبوونەوەی نەتەوە یەکگرتووەکان چارەسەرێکی نوێیان بۆ کێشەی فەڵەستین ئامادە کردووە بە ناوی جارنامەی نیویۆرک. ئامانجی جارنامەی نیویۆرک کۆتایی هێنانە بە شەڕی 80 ساڵەی نێوان فەڵەستین و ئیسرائیل. بەپێی جارنامەکە فەڵەستین دەبێتە قەوارەیەکی سربەخۆی لە چەکدا ماڵدراو لەلایەن دەسەڵاتی فەڵەستینی بەڕێوە دەبرێت. حەماس هیچ داهاتوویەکی لە بەڕێوەبردنی حکومەتی دەوڵەتەکەدا نابێت. سەرەتا پلانوا بوو کۆنفرانسی جارنامەی نیویۆرک لە حوزەیرانی ئەم ساڵ بە سەرکردایەتی فەڕەنسا و سعودیا بەڕێوە بچێت، بەڵام دواخرا بۆ ئەم مانگە. بەپێی پلانەکەی سەرەتا سەرکردەی وڵاتەکان دەبوایە تێیدا بەشدار بن، بەڵام بەشداری سەرکردەکان دابەزی بۆ بەشداری وەزیرەکانی وڵاتانی بەشدار و پشتیوان لە جارنامەکە. کۆنفرانسی نیویۆرک بە بەشداری یەکێتی ئەوروپا، کۆمکاری وڵاتانی عەرەبی و 15 وڵاتی دیکە بەڕێوە دەچێت کە دەگاتە 125 وڵات. لە وەڵامی کۆنفرانسی جارنامەی نیویۆرک دوێنێ دووشەممە 22 ئەیلولی 2025 دانی دانۆن باڵیۆزی ئیسرائیل لە نەتەوە یەکگرتووەکان ڕخنەی توندی لە وڵاتانی بەشدار گرت و ڕایگەاند. ئەو وڵاتانە ئەوانن لە جیهاندا شەڕی هێزە توندڕە و تیرۆریستەکانیان دەکرد، بەڵام ئێستا چاویان لە ئاستی تیرۆردا داخستووە. فەیسەڵ فەرهان وەزیری دەرەوەی سعودیا داوای لە سەرجەم ئەندامانی 193 وڵاتەکەی ئەندامی نەتەوە یەکگرتووەکان کرد بەشدار بن لە کۆنفرانسەکە پێش کۆبوونەوەی هەشتایەمینی نەتەوە یەکگرتووەکان و پشتیوانی جارنامەی نیویۆرک بکەن. ئەمریکا و ئیسرائیل وەک دوو وڵاتی سەرەکی دژە دەوڵەتی فەڵەستینی پێیان وایە ناساندنی فەڵەستین وەک دەوڵەت دیاریە بۆ حەماس و دەبێتە هۆی ڕانەگرتنی شەڕ و ئازاد نەکردنی وارمتەکان. ئیسرائیل ڕایگەاندووە بنیادنانی دەوڵەتی فەڵەستین دەبێتە هۆی دووبارەبوونەوەی 7 ئۆکتۆبەرێکی دیکە. نەتانیاهۆ ناساندنی فەڵەستین وەک دەوڵەت وەک کێرشێک بۆ سەر ئیسرائیل پێناسە دەکات. لە کۆبوونەوەی لەگەڵ مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەاند ئەوە ڕوونە ئەگەر هەڵوێستی تاگلانە لە دژمان بگیرێتە بەر ئەوان ئێمە بانگێشتی کاری تاگلانە دەکەن. لە وەڵامی ناساندنی فەڵەستین وەک دەوڵەت نەتانیاهۆ و کابینە ڕاستڕەوەکەی ماوەیەکی زۆرە دەیانەوێت لە ڕێگەی پەرلەمانی وڵاتەکەیانەوە کەناری ڕۆژئاوا بخەنە سەر ئیسرائیل، ئەوەش بە یەکجاری دەوڵەتی فەڵەستین لەناو دەبات. بەپێی راپۆرتێکی ئەکسیۆسی ئەمریکی لە کۆبوونەوەی لەگەڵ نەتانیاهۆدا وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەاندووە خستنەسەری کەناری ڕۆژئاوا بۆ سەر ئیسرائیل دەبێتە ڕێگر لە بەردەم ڕێڕەوەی ئیبراهیم. یەکێکی دیکە لە کێشەکان کە لە جارنامەی نیویۆرکی فەڕەنسا و سعودیادا هەیە باز لە کێشە سەرەکیەکانی دەوڵەتی فەڵەستین نەکراوە، وەک سنوورەکانی دەوڵەتەکە، چارەنووسی کۆمەلگا نیشتەجێیەکان، گەڕاندنەوەی پەنابەرە فەڵەستینیەکان، هەماهەنگیە ئاسایشیەکان، پێگەی جێروسلام قودس و ناساندنی ئیسرائیل وەک دەوڵەتێکی جوو. بەپێی جارنامەکە دەسەڵاتی فەڵەستینی دەوڵەتی فەڵەستین بەڕێوەی دەبات، بەڵام زۆرینەی فەڵەستینیەکان بە دەسەڵاتێکی گەندەڵ و خۆسەپێنی دەزانن و ماوەی نزیکەی 15 ساڵە هەڵبژاردننی ئەنجام نەداوە. هەرچەندە بەپێی پلانەکە حەماس هیچ ڕۆڵێکی نابێت لە داهاتووی دەوڵەتەکە، بەڵام ئایا چ هێزێک دەتوانێت حەماس ناچار بکات کەرتی غەزا چۆڵ بکات و چەکدا بنێت؟ بەپێی پلانەکە لە ماوەی 1 ساڵدا دەبێت هەڵبژاردن ئەنجام بدرێت، بەڵام 15 ساڵ لەمەوبەر کاتێک زانی پارتەکەی زۆرینەی دەنگەکان بەدەست ناهێنێت، مەحموود عەباس سەرۆکی دەسەڵاتی فەڵەستینی هەڵبژاردنەکەی دواخست و هەرگیز ئەنجام نەدرا. لە دوایین هەڵبژاردندا پارتەکەی عەباس شکستی هێنا و حەماس سەرکەوتنی بەدەستهێنا. ئەوەش نیشاندەری ئەوەیە ڕەنگە تا ئێستا زۆرینەی دانیشتوانی فەڵەستین دەنگدەری حەماس بن، بەڵام جارنامە داوای دەرکردنی حەماس دەکات لە فەڵەستین
فەڵەستین. ئەوەش ئاڵنگاریەکی گەورەیە. هەموو ئەوانە ئاماژەن بۆ ئەوەی ڕەنگە پلانەکەی ئەم ساڵی نەتەوە یەکگرتووەکانیش وەک پلانەکانی دیکە تەنها مەرەکەبی سەرکاغەزەکان و نمایشی بەردەم مایکەکان بێت و هیچی تێدا نەبێت بۆ فەڵەستینیەکان جگە لە هیوایەکی کاتی ساختە بۆیان.